سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کاردانەوەی ملی لەسەر ڕووداوی سووتانی ئاڵای کوردستان لە نێو بەغدادا ئاڵایەک کە شکۆمەندی و سمبولی خەڵکی کوردستانە لەژێر ئەم ئاڵایە بە هەزاران کەس لە پێشمەرگە و خەڵکی کوردستان شەهید بوونە و قوربانیان داوە سووتاندنی ئەم ئاڵایە لە بەغدا کە بەغدا بەردەوام باس لە دەوڵەت دەکات لە دیموکراسی دەکات باز لە پێکەوە ژیان دەکات باز لە برایەتی دەکات چ کاردانەوەیەکی هەبووە لە نێو خەڵکی کوردستان لە ئاستی ملی هونەرمەندان خەڵکی سڤیل کاسبکاران سەبارەت بەم ڕووداوە چی دەڵێن و چۆن دەڕوان کاتی قاوە چی ماندوونە باشە پێم بڵێ ئەو کاتێک کە ئاڵای کوردستان سووتێنرا لە بەغدا تێگەیشتن و خوێندنەوە چی بوو لە سەری پێ دوایە ئەمە کەلتورەکی جوانە هەروە دەکەی لە شوێنێک ئاڵای وڵاتێک دەسووتێندرێت چی ئەم کەلتورە؟ وەڵا بەڕێی من کەلتورێکی زۆر ناشیرنە بڕۆ تەماشای ئەڵمانیا فەڕەنسا ئەمریکا بکە هیچ ئاڵایەک ناسوون تێندرێ بەس ئەو کەلتورە لێرە هەیە تقریبن لە لای ئاسیایەیە باشە کەوایە تۆ هەستن بریندار بوو ینی تەبان هەموو کوردێک هەستی بریندار باشە هەر چار پارچە نەکەرە باشە لە هەولێر لە باژێڕەکانی دیکەی کوردستان لە شارەکان خەڵکێکی زۆری بێگانەیش وانە فارس ئیش دەکات تورک ئیش دەکات عەرەب ئیش دەکات باشە ئێمە برایەتیمان دەوێت ئەو ئاڵە سووتاندنە پێ دوایە خزمەتی عێراق بکە خزمەتی کوردستان بکە برایەتی بکە وڵا خزمەتی هیچ کەسەکی ناکە نەکرد برێم ئی کوردستان یعنی خزمەتی هیچ کەسەکی ناکە ئاڵا سووتاندن شتەکی ناشیرنە خاستان کوردستان. بەپێی ئامارەکان زیاتر لە 2 ملیۆن هاوڵاتی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ژیان و کەسابەتی لە نێو خاچی کوردستان دەکەن خەڵکی فارس خەڵکی تورک عەرەب وە تەواوی ئەو پێکاتانەی کە لە دەوروبەری عێراقن لە بازارەکانی کوردستان کەسابەتی دەکەن ئێستا ینی وەکو کاسبکاران باسی لێوە دەکەن بە هەزاران عەرەب خەڵکی دانیشتووی نەجەف کەربەلا مووسڵ بەغدا لێرە بژێوی ژیانیان هەیە دەیانەوێت لەژێر ئاڵای کوردستان لەژێر سێبەری حکوومەتی هەرێمی کوردستان خانوویان کڕیوە لێرە ژیانێکی ئارام دەبنە سەر یعنی عێراقیان جێهێشتووە هاتوون لێرە کەسابەتی دەکەن لێرە ژیان بەسەر دەبن لێرە هەست بە ئارامی دەکەن من پێم خۆش بۆ ئەو کاسبکارانە کە زۆر زار بە من دەڵێن دەڵێن کاکە شاگردمان هەیە عەرەبە شاگردمان هەیە بەنگلادیشیە شاگردمان هەیە سووریە شاگردمان هەیە خەڵکی ئێرانە تورکیا وەکو برا دەژین بەڕاستیش وەکو برا تەمەشای ئەوان دەکەین جیاوازی لە نێوان عەرەبێک و کوردێک ناکرێ عەرەبێک و تورکێک ناکرێ عەرەبێک و فارسێک ناکرێ بزانام ئەم کاسبکارە کە لە نێو بازارە هەستی چۆن بووە کە لە دیمەنەکان بینی کۆمەڵە گەنجێک ئاڵای کوردستان دەسووتێن هەستی چی؟ ئەمە بەڕاستی لێوکانە هیچ عقدەیەکمان بەرامبەر هیچ نەتەوەیەک و هیچ وڵاتێک نییە ئێمە بەس دەمانەوێت بەخۆشی باشتی لەگەر وڵاتان و لەگەر هەر نەتەوەیەکی جیرانی دەوروبەری هەرێمی کوردستان بژین باش ئێمە وەکو لێرە ئێستا ئەمە بەڕاستی وەکو کاسبکاری ئەو بازارە ئێمە تیجارەتمان هەیە لەگەر خەڵکی عەرەبەوەی هەرێممانەی دەکا بەغدا مووسڵ بەسڕا بەڕاستی هیچ کاتێک هیچ عقدێک هیچ شتێکمان بەرامبەریان نەبووە باشە تۆ کرێکارەکەت خەڵکی سووریایە تۆ پێم بڵێ ئەو دەمەی کە بینی یعنی ئێمە دائیمەن پێکەوە ژیان برایەتی لێبوردەیی یعنی ئەوە فەرهەنگی کورد بووە کە بینیت ئاڵاکەت دەسووتێنرێ لە بەغدا چی هەستێکت ئەمە بەڕاستی تەنها ئەوەیە ئەمەمانەی ئیسیفزازەکە بە شعوری ئەو میلەتەی ئەو نەتەوەی ئەمە هەموو کاتێک کە لەو وڵاتی کە وڵاتی عێراقا ئەمە هەرێمێکین لەو وڵاتەی کە لەگەریان دەژین بە هیچ شێوەیەک هیچ ڕۆژێک نەماویستە ئیسیفزازی هیچ نەتەوەیەک و میلەتێک لەو وڵاتەی بکەین
و بەڕاستی پێشمان خۆش نە هیچ کەسێک هیچ میلەتێک هیچ نەتەوەیشتر ئیسرزازی ئەو میلەتێک بکات چونکە ئێمەش نەتەوەیشین بە هەزارها ساڵە بوونمان هەیە لە وڵاتەیە ئاڵایەکمان هەیە لە دەستوری عێراق دانی پێدانراوە کەوایە ئەوان پێشەڵی دەستوریان کردووە بەر لەوەی غەدر لە کوردستان بکە لە عێراقیان کردووە بەڵێ بەس زابت بەس بەڕاستی ئێمە وەکو میلەتی کورد ئێوە هەمووتان ئاگادارن وەکو میدیاکار بەڕاستی باوەڕ ناکەم هیچ تاکێکی کورد هەتا ئێستا بە خەیاڵیشیدا بێ غەدر لە هیچ نەتەوەیەک و میلەتێک کامل بەڕاستی ئاینی ترما هەیە لە مەسیحیە نەتەوەی ترما هەیە ئەو کاکەیە مانەی زۆر نەتەوەی لە وڵات دەژین لێکوان ئەمە بەڕاستی بە هەیەک چاو سەری هەموو نەتەوەیەک و هەموو ئەدیانێکمان کردێ و بە هەموو ئەو وڵاتەی بەڕێوە ببێن. ئێوە هونەرمەندن بە درێژایی ینی تەمەندان بە درێژایی هوەری کوردی پەیامی ئاشتی گەیاندووە پەیامی ئاشتی هەبووە لێبوردەیی هەبووە پێکەوە ژیانی هەبووە نەتەوەکانی تر هەر یەکێکیان کە قسەیان لەگەڵ دەکەیت چ لە سەرکردەکانیان چ لە خوارەوە دەڵێن کورد برای ئێمەن ئەرێ بەڕاست ئەوان وەکو برە تەعامل لەگەڵ ئێمە دەکەن وەکو مرۆڤ تەعامل لەگەڵ ئێمە دەکەن خوێندنەوە چۆنە کاک عەلیجیان قەت نەتەوەک نەبووە ببیتە برایمە نەبووە هەر ئەمە خۆمان بە برای نەتەوەکان حیساب کردیە هەر ئەمە لەسەر حسابی زەرری خۆمان و زەرری نەتەوەکەمان تێگەیشتی برایەتیمان لەگە نەتەوەکانی دیکە کردیە نەتەوەکانی دیکەش بە مەسلحەت بووینە برادەریمە ئەوە چەند ئینزار بدەنەما بوو جەبڕین ئەوە ئینزارەکە لۆ کورد یەک بگرن دەنگتان یەک بی دەنا تێدەچن تێگەیشتی ئەوە چەندین جارە ئەمە ئاڵامان بسووتێ هێرش بکرێتە سەرمان تۆ وەکو هونەرمەندێک ینی وەکو جێبیستی بوومە خەڵکێکی زۆر قسەم لەگەڵ کردو دەڵێ من زۆر بریندار بوومە ئاڵای کوردستان ناسنامەی نەتەوەیەکە ناسنامەی گەلی کوردستانە لە سوتاندن و لە مامەڵەی حکوومەتی عێراق کاردانەوەی حکوومەتی عێراق وولایەنەکانی عێراقی شیعە هەر هەمویان سەبارەت بە سوتانی ئاڵای کوردستان چی لێ تێگەشت چی لێ دەخوێنیەوە ئەمە بۆ هەز دەکەم ئەو کوردانی لەوێنە دیفاعیان لەمە نەکردی تا ئێستا بە تەواوی ئەگە دیفاعیان بکردی بە مەجال نەدەدراکە ئەو عالەمە بسووتێ ینی کێشە لە نوێنەرانی ئێمەیە لە بەغدا ئەدیکان نوێنەرانی کات چیان کردیانی چیان کردی لە بۆ ملەتی بەڵام ئەگەر قسە لەگەڵ وان بکەیت ئێستا بۆ نمونە نوێنەرێک لە بەغدا بێت دەرێ کاکە ئەوەی کردیتی حەشت کردیتی حەشت چێ پێی کۆنتترۆل دەکرێت ئەوە باڵیۆسخانەی ئەمریکا لە بەغدا دەستێنن موشەکی تێبە ئێمە چی بکەین لە بەغدا ئێ باشە قەیداکە ئەمە خۆ ملەتە چین تۆڵ عمرمان لەگە عەرەب ژیانە ئەمە ڕێز لەوان دەگرین ئەوە ساڵانە بە ملیۆنەها کەسیان دێن لەوێرە لە سیاحی کورد ڕێزیان دەگرین سووتانی عەلەمی ما لە بەغدایە سەبەبی چیە ئەگەر ئاژاوەی گەورە نەبییتنی یا مەشاکلێکی گەورە ینی پێ دوایە ینی ئایندەیەکی خراپ چاوەڕێمان دەکا بەڕاست عێراقی داهاتوو یان عێراقی ئێستا کورد قبول ناکە وەکوونەتەوە دیارە 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 شتەکە وازەحە ئەوان کوردیان ناوێ کوردیان ناوێت نە باشە چی بکەین ئێمە لە کۆنەوە لە کۆنەوە ینی لەوەتەی تۆ مێژوو بخینەوە ئەنی کورد دائیمەن دەستی گرتووە بە پێکەوە ژیان بەڵام وا دەکەی دەبینی لە تورکیا کۆمەڵە کوردێک لی دەدرێت وا دەکەی لە ئێران کۆمەڵی کوردێک لەسەر شتێکی کوردایەتی لە سێدارە دەدرێت ئێستاش بە ئاشکرا سیمبولی کورد کە ئاڵای کوردستانە دەستێنرێ لە بەغدا چی بکەین ئێمە چی بکەین چی بکەین لەمە زیاتر بکەین ئەمە ویستمان جودا بینەوە نیانێشت دەلێ دەبمە دەوڵەت ناهێنن نابێ دەوڵەت هەلەگەریانی نازانین مۆزۆ چ کاکە خەڵک نفسیان تەدمیر دەبیانی بەڕاستی سووتانی عەلەم یعنی سووتانی ملەتەکەی بەکاملی مامۆستا گیان خوێندنەوەی ئێوە وەکو پیاوێکی ئاینی کەسایەتێکی ئاینی لەسەر سووتانی ئاڵای کوردستان هەنی ئەمە لە ڕووی شەڕ ئەوە سووتاندنی ئەمە شتێکی ڕاستە ئاڵایەک کە سمبولینەتەوە و گەلێک بێ کە پێی دەگوترێت گەلی کوردستان بە پێی دەستوریش هەردانی پێنراوە چی لێ خوێندەوە مامۆستا گیان بەناوی خودای گەورە و میهرەبان درود و ڕەحمە لە سەرجانی پاش پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا وش بيعمل صاصة فرميتي الفتنة ناعمة لعن الله من أيقظه
فیتنە و ئاژاوە نووسە لعنەتی خوددا لەو کەسێکەوە هەلی دەستێنیتن و دەبیتە هۆکارێکەوە لە بۆ فیتنە ئەوە فیتنەیە ئەوە فیتنێکی گەورەیە دەستێکی گەورەی لە بنەوەیە هەشتەکەوەچ بلێ کە ئیتیفاقەکەوەچی دەگوترێ دوبی ڕەبی لەیل وەچیکەوە لە عەرەبان کە قسەی وا هەیە فیتنەیەکە کە لە پشت پەردە لۆی داڕژاندرا لۆ ئەوەی تاوەکو چۆک بەو میلەتەیدا باشە مامۆستا تۆ دەڵێ بە هەموو ئەحادیث و وتەی خوددا ئەمە دەچێتە قالبی فتنەوە بەڵام پێم بڵێ خۆ ئەوانیش پیاوی ئاینی گەورەیان هەیە مەرجعی گەورەیان هەیە و خەڵکەکە بەجێی ئەوانەوە دەکا بۆچی لە مەسلەیەکی فتنە کە بە پێی شەرعی خوا ئەمە دەچێتە فتنە بێدەنگن ئاوەتە ئاخر ئەوان چیان کردیا میلەتە ڕەشوڕوتەکان لە خۆ ڕاکێشایە دانێ بەو شتەیکەوە جەماوەری خۆیان پێ زیاد بکەن مەسەلەی ئینتخاباتی مەسەکەوە دوایە دێتن ئەمە یەک تەمەشا بکەن ڕژێمەکانی پێشتر لە بەعس و لە ڕژێمەکاندی تەنها حکوومەتەکە دژی میلەتی کورد بووە تەنها حکوومەتەکە سیاسیەکان دژی میلەتی کورد بوون بەڵام ئەوانە چیان کردیە دژمنداریەکان هاویشتیتە ناو میلەتەکەی ناو شعبەکە زۆر گەورەترە زۆر گەورەترە لێر بکانە دەبی یەکەمین ئێمە ئارام بگرین نابی ئێمە وەچیوان بکەینەوە نابی ئێمە وەچیوان بکەینەوە چونکی ئەوەی خراپەچی کرد ئەتوش خراپەی بەرامبەر بکەیەوە خراپەکە تەشەنە دەکاتە بەڵام بە خراپەیوی بە چاکە وەڵام بدرێتەوە یەک ئەمن خۆزگە داوا دەکەم خۆزگە لە سەر و کۆمار و وەزیرەکانمان و ئەندام پەرلەمانەکان ئەلەقەن چەند ڕۆژێک بەهاتبانەوە کوردستان وەکو هەڵوێستێک وەربگرن بەرامبەر ئەو ڕوودانە تووچی سوتاندنی ئاڵای کوردستان واتە سوتاندنی ئەو شەهیدەی کە بە ئاڵای کوردستان لە ژێخێر خاڵداندرا واتە لە گۆڕنانی خەونی ئەو هەزاران کوردەی کەوا لە هەموو کوردستان و لە هەموو جیهانکەوا هەیە واتە دوژمنداریەکی تەواوی هەموو کووردە. ئەو دەمەی بینیت ئاڵای کوردستان دەسووتێندرێ بەسەری دەکەون بەپا لە بەغدا چیت خوێندەوە چی تێگەیشت؟ بەڕاستی من لەو کاتێوە کە بینیمە تاکو ئێستا کە تووشی شۆک بوومە وڵاتێک کە ئێستا ئیدعای دیموکراتیت دەکات ئیدعای ئەوە دەکات کە مافی میلەتەکان دەپارێزی و تایبەتی ئەو میلەتانێک کە لە ناو خاچی عێراقدانە کارەساتێکم دیت بەڕاستی ئەوڕۆکە ئەتوو هێمای وڵاتێک ناونیشانی وڵاتێک ئاڵای وڵاتێک ئاڵای ملەتێکە بەڕاستی بە لایەنی عزبی بەلاوە دابنین بەڵام بین کە ئاڵای کوردستان بسووتێنرێ لەلایەن چەند عزبێک یان چەند کەسانێک لە بەغداوە تووشی شۆچی کردینە بەڕاستی و یاخود ئەوانە بە هیچ شێک لە دیموکراتیت نەگەیشتنە بێن ئەگەر هێماکانی ئاڵای کوردستان شی بکەینەوە لە ئاشتی پێکاتیا لە دیموکراتیت پێکاتیا بەڕاستی وەکو هونەرمەندێکیش لەو شارە بەڕاستی زۆر بریندەر کرایمە پێویستە حکوومەتی عراقی سەرۆکوەزیرانی عراقی مەسئولین عراقی بەرپرسانی حزبی عراقی لەناو پەرلەمان سەرۆکوتلەکان هەمیان ئیدانی ئەو وەزع بکەن بۆی کە جارێککە دووبارە نەبتەوە لەوەتەی ئەو دیمەنە بڵاو بۆتەوە کە ئاڵای کوردستان دەسووتێندرێ خەڵکێکی زۆر نیگەران ینی زۆر نیگەرانە خەڵک دەڵێ کاکە دەبێ ئەمە ڕەتفعلمان هەبی هەندێکی دیکەش دەڵێن کاکە ئەمە چێ پەڕۆکێکە ئەو پەڕۆکە دەسووتێندرێ یعنی پێویست دەکات گەورە بکرێ ینی ئاڵان چێ پەڕۆکە تۆ دەڵێ چی یانە ڕات چی سەرەتا بەخێر بێن ڕاستە سوتاندنی ئاڵا و پارچە پەڕۆکەی کە سووتێنرا بەڵام ئایا ئێمە وە گەلی کوردەبی بیر لەوە بکەینەوە لە ژێر ئەم ئاڵایە و ئەم پەرچەمە سەدان و هەزاران قوربانی درایە سەدان پێشمەرگە هەزاران پێشمەرگە شەهید بووە ئێمە بە درێژایی مێژووی کورد لە پێناو ئاڵایە شەهیدمانداوە جەنگاوین خەباتمان کردووە سوتاندنی ئاڵا مانای زۆرە باشە پێ دوایە مەسەلەکە هەر سوتاندنە یان ترسن لە ئایندە هەیە خەڵکێک هەیە دژی کووردە دژی بەرژەوەندیەکانی کووردە ینی کە سوتاندنی ئاڵایە ناسنامەی نەتەوەیە گەلی کوردستانە بە هەموو پێکاتەکانیەوە سوتاندنی بەمانەی ئەوەیە ینی ئایندەی عراق باش نەبێت بۆ کورد وڵا سەرەتا دەمەوێت باسی ئەوە بکەم سوتاندنی ئاڵا لە دوێنێەوە کە ئاڵایان سووتاند ئەوە ئاگادارکردنەوەیەکی گەورەیە بۆ سەرکردایەتی سیاسی کورد و بۆ گەلی کورد
ئێمە دەمانەوێ بژین ئێمە دەمانەوێ ئەو دەستکەوتەی کە لە ژێر دەستەڵاتی کوردایە کە بە خوێن و بە ئاڵا بەدەستی هینایە بەڵام وا دیارە حکوومەتی عێراقی نایەوێ یان بەشێک لەو عەشدی شعبی نایەوێ پێکەوەژیان لە عێراق تۆ دەڵێ دەبی سەرکردایەتی کورد ئاگاداربی بەس کورەکە ئێستاش لە هەندێک شوێن ینی دەنگ بەرز دەکەنەوە باسی بەغدا دەکەن دەڵێن بەغدا ئێستاش لەناو بەغدا ئاڵی کوردستان دەسووتێنرێت واللهی من دەبێ بە دێرە شعرێک وەڵامیەوە بدەمەوە دەڵێ کوردم و هەر کورد لە بیرم تا دەوامی بێنەفەس هەر کوردێک خاوەن شەڕەف بی خاچی خۆی نادا بەکەس بەڵام خەڵکێک لە نوێنەری کووردە دەڵێ من نوێنەری کوردم لە بەغدا دەڵێ بەغدا باشترە بەغدا مەعاشی کوردستاندا با بەغدا ژیانی کوردستان بەڕێوە بڕوا بکە ئەوانە کوردنی ئەوانە لە ژیانیان نەکورد بوونە نەبەرژەوەندی گەلی کوردیان پشتی کاکسەید ئێوە هونەرمەندن لەگەڵ دنیای مۆسیقا و گۆرانی ژیاون تەمەنێکی زۆرتان بردۆتە سەر بەر لەوەی بگەم ئەمژورەیەک لە برادەرەکان باسی لەوە دەکرد لە باتی باسی هونەر بکەین باسی سووتانی ئاڵای کوردستانمان دەکرد لە بەغدا دەڵێ زۆر برینداری کردین باسمان لە داهاتوو دەکرد عێراق چی بەسەردێ ئەرێ بەڕاست کورد شوێنی ماوەتەوە لە عێراق یاخودنا کورد چی بکە داوای برایەتی دەکات من دەپرسم باشە کورد چی کردووە ئاڵای دەسووتێنرێ دەگیر دەکرێ چوزانم بودجەی لێ دەبردرێ بەڕای تۆ چیمان کردووە ئێمەی کورد بەڕاستی ئاڵای کوردستان پێناسەی ملەتێکە کە چەندین ساڵە خەباتی کردووە بۆی کە بتوانێت وەکو گەلان بتوانێت ئاڵایەکەی شکاوە بێت لەسەر هەموو لە هەر شوێنێک مثلەن کە کوردی تیاابێ من وەکو خۆم بەڕاستی ئیدانەی ئەم جۆرە کردارانە دەکەم چونکە بەڕاستی برینداری کردی ئەم ڕوودا بێگومان ینی بەڕاستی ئەو ڕۆژێک کە بینیم ئاڵای کوردستان سووتێنرا ینی ناخی بریندارکردم وەکو کوردێک هەستی بریندارکردم بۆی کە ئێمەی کوردیش بەڕاستی حەق خۆمانە هەم وەکو پێکاتەیەکی سیاسی لە دنیا هەم وەکو کیانێک ئێمەش خاوەنی ئاڵای خۆمان بین هەروەک خۆن چۆن بەس ئەم ئاڵایەکە ئێستا دادناوە ئەم ئاڵایە بە پێی دەستوری عێراق پەسەند کراوە بێگومان یعنی ئەو کیانێ و ئەو ئەزمونێک کە لە کوردستان هەیە دەستوری عێراقە گەنجێک دێ ئاڵاکە دەسووتێنێ گەنجێک دێ ینی قسەی ناشرین بە سەرکردەکانی کورد دەڵێ ئەمە شتێکی بەڕاستی پێشکردنی دەستورە و ئەمە شتێکی نەشیاوە لە ناو هەر ملەتێک کە ئاڵایەکەی بسووتێنرێت ئەمە پێشکردنی مافی ملەتێکە یعنی حەخواردنی ملەتێکە کە چەندین ساڵە ئێمە لەجێرە ئەو ئاڵایە چەندین شەهیدمان داوە چەندین کەسمان لە پێناو ئەم ئاڵایە شەهید کراوە بەڕاستی من ینی بەڕاستی ئیدانەیەکی گەورە دەکەم لەوەی کە زڵمێکی گەورە لە کورد دەکرێت ئەمە با لە مەسایلی سیاسیش گەڕن لە مەسایلی حزابیش گەڕێن وەکو ڕەمزێکی کوردایەتی بەڕاستی ئەمە ئاڵایشی زۆر پیرۆزە جێگای قبول نییە من وەکو هونەرمەندێک ئیدانەی هەموو ئەو جۆرە کردەوان دەکەم بەڵام ئەوەش دەڵێم بەڕاستی پەرچەکردار ڕەنگە ئەوەی نەبێتن شتێکی باش نەبێ مەسەڵە ئێمەش بچین ئاڵای عێراق سووتێنیان هەر شتێک بکەین با ئێمە چکە کورد بەڕاستی هەمیشە لە خۆبردوو بووە لە خۆبردوو بووە حەزمان لە پێکەوە ژیان بووە سەبەب بە هەزاران عەرەب لەناو پایتەختی هەرێمی کوردستان زۆر بە ئازادانە هاتوچۆ دەکەن بۆ ئێمەی کورد بۆمان نەبێت کە لە بەغدا لە هەر شوێنێکی مەسەلەن کە عەرەبی تیابیان پێگەی ئەوان بێ ئێمە بتوانین بە ئازادی بە سەربەستی بژین من هیوادارم کە حکومەتی عێراق بەڕێز کازمی بەڕاستی ئیزراعاتی چتون وەربگری بەرامبەر ئەو کەسانی کە ئەم جۆرە کارە خراپەیان کردووە و هیوادارم پێداچوونەوەیەکی گشتی بەسەر هەموو ئەو کردارە نەخوازراوانە بکرێت کە خەڵکانێکی جێرەشێوێن هەڵساون بەستاندنی ئاڵای پیرۆزی کوردستان کاکدانە جێبیست بووی پاش ڕووداوەکە سەرۆک وەزیرانی عێراق باسی لەوە کرد گوتی کاکە چەند گەنجێکمان گرتووە ئەوەی کە ئاڵای کوردستانی سوتاندووە دڵت ئاو دەخواتەوە پێ دوایی تر کۆتایی هاجارێکی دیکە سیمبولەکانی کورد ئیهانە ناکرێن یاخود پێشەڵ ناکرێن خۆی بابەتەکە مەسەلە دڵ ئاو خواردنەوە و ئەو شتانە نییە بەڕاستی بابەتەکە زۆر لەو مەسەلانە گەورەترە من پێم وایە بەڕاستی بەجددی وایە
یعنی تۆ سوتاندنی ئاڵای کوردستان بەڕاستی ئەوە ئیهانەکردنی هەموو کووردە بەجددی ئێمە وەکو کورد ئەگەر بگەڕێنەوە تۆزێک بۆ مێژووی خۆمان ئێمە هەردەم غەدر لێکراوە بووین هەردەم زوڵممان لێکراوە بۆیە ئەوەی کە زۆر زوڵمی لێ دەکرێت هەردەم چاوی لە ئاشتیە هەردەم چاوی لەوەیە کە ڕۆژێک ڕۆژان کۆتایی بەو شتانە بێت ئێمە کللتوری میلەتی ئێمە وا بووە ئێمە دایم حەزمان لە پێکەوە ژیان بووە دایم حەزمان لە زوڵمکردن لە هیچ کەسێک نەبووە ینی کللتوری میلەتی ئێمە وا بوو ئێمە وا چی تێگەیشتی لە بێدەنگی بەرپرسەکانی شیعە لەو مەسلەی ینی بەڕاستی بەداخەوە ینی سەرکردەکانی شیعە بە تایبەتی عەلی سیستانی یاخود مختەدا سەدر یاخود کۆمەڵک لە سەرکردەکانی کەشیان ینی دەبواە هیچ نەبواە هەر بۆ تەعاتوفی میلەتی کورد ئەگەر وەکو عاتیفەش بواە دەبواە ئیدانەی ئەو بابەتیان بکردووە بیان گوتووە ئەمە شتێکی غەڵەتە گەشتبینی باەندەی عێراق نا من پێم وانە من بەڕاستی من گەشتبین نیم یعنی ئەمە وەکو کورد من پێم وانە ئەو گەشتبینیە نابینم کە بتوانین لەگەڵ وڵاتی چۆک و عێراقدا و لەگەڵ ئەو عقلیەتەی کە لەوێ بەڕێوە دەچە بەڕاستی یعنی دووشتی زۆر لە یەک جیاوازین بیرکردنەوەمان زۆر جیاوازە بەداخەوە ینی ئەوان سیر دەکەی هێشتان هەر لە سەردەمی نەزم بڵم لە سەردەمێک دەژین ینی بیرکردنەوەیان زۆر سەیرە بەداخەوە بۆ شتەکانیش هەموو ڕوون و ئاشکرای خۆ هەموو خەڵک خۆشیان زۆر باش دەزانن یعنی ئەوە کە ئێمە دوو میلەتی جیان دوو کللتوری جیان دوو بیرکردنەوەی جیا هەموو شتەکانمان جیاوازە بەڕاستی و ئەوان نازانم یعنی بیرکردنەوەیەکی زۆر ڕەچعیانیان هەیە بەداخەوە بەرامبەر کورد بودجەی پێشمەرگە نادەن موچەی فەرمانبەرانی کوردستان نادەن مادەی 140 چەند ساڵە لە کوردستانی لە عێراق جێبەجێی ناکەن بە هەموو شێوەیەک سیاسەتەکانیان دژی هەرێمی کوردستانە پێ دوایە کورد چی بکە لە ئەیندا چۆن ئێمە سیاست بکەین ئێمە داوای برایەتی دەکەین ئەوان قبوڵی ناکەین هەر لەسەر پێکەوە ژیان بەردەوام بین یان دەبێت کورد بەخۆیدا بچێتەوە بەڕاستی یەکەم نقطە و ئاخر نقطە ئەوەیە ئەمە کورد دەبێ خاوەن بڕیاری خۆمان بین خاوەن سیاسەتی خۆمان بین یەک دەنگ و یەک ڕنگ و یەک دەست بین چونکە ئەو ئالایە ئەمڕۆکە کە لە بەغدا دەستێنرێت هەر پێش لە 2-3 ساڵ جارێکی تر و ئالایە لە شاری کەرکوچی دڵی کوردستانەوە بووە ژێرپۆستالی ئەو خەڵکەیە کە دیسان بەناویشتر بە شێوازیشتر کردیان و دڵنیان بەیانی ڕەنگە شێوازیشتری دۆزنەوە بۆەوەی جارێشتر ئالای ئێمە پیرۆزیەکانی ئێمە دەبێت قیادەی کوردی یەکدەست و یەک ڕنگ بیت بۆ ئەوەی بتوانین ئەو ئالای خۆمان کە هەمان شەهیدمان بۆیدا و بە دیاریوە هیلاگ و ماندوو بووین دەبێ و ئالایە ڕێک ڕاگرین جوان بەرزیکەینەوە یەک دەنگ و یەک ڕنگ و یەک دەست زۆر هۆشیارتر بین لەوەی ئەمڕۆکە بەیانی ئەگەر هۆشیار نەبین دڵنیامە شتی خراپتیش ڕوودەدات. زۆرینەی خەڵکی کوردستان پێیان وایە سووتانی ئاڵای کوردستان کردارێکی قێزمن و کەلتورێکی ناشیرنە و دەچێتە مێژووی عێراقەوە کە ئاڵایەک لەژێر سێبەریدا هەزاران شەهید هەزاران قوربانی لە پێناو پاراستنی خاچی کوردستان و لە پێناو پاراستنی خاچی عێراقیش بووە ڕۆژگارێک بێزگە لە کورد تەنانەت پێکاتەکانی دیکە کە لە کوردستان دەژین یادن لە دەرەوەی کوردستان شانازیان بەو ئاڵایە دەکرد کە لە ڕێگای هێزی پێشمەرگەی کوردستانەوە شەرەف و کەرامەت و کەسایەتی و خێزان و ماڵ و منداڵی ئەوان لە چەنگی چەکدارانی داعش پارێزراو بوون ئەوان دەڵێن هەرچەندە خەڵکێک بیەوێت ناتەبایی دروست بکات وا بکات برایەتی لە نێوان پێکاتەکان نەمینێت بەڵام کەلتوری کوردەواری کللتورێکە کللتوری پێکەوە ژیانە و بە هیچ شێوەیەک خەڵکی کوردستان دەست لەو کللتورە برایەتیە بەرنادات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێن.